بيجي برخودانا إمرالي بيجي برخودانا إمرالي بيجي برخودانا إمرالي أو بشكي رحمنا أو بشكي رحمنا جن جيان آزادي أردوغان باش بزانا فهيلي سلمانا ئەمڕۆ پێدەنینە نێو 25مین ساڵ ڕۆژی ئەو پیلانگیێڕیە نێودەوڵەتیەی دژ بە ڕێبەر و بیرمەندی ئازادی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجامدراو لە ئەنجامدا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕادەستی ڕژێمی تورکیا کرایەوە. لەم یادەشومەدا ئەم پیلانگیێڕیە و سەرجەم پیلانگیێڕان شەرمەزار و مەحکوم دەکەین. سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو ئازادی خوازانەدا دەنوێنین کە بە خوێن و گیانی خۆیان دژ بەو پیلانگیێریە ڕاوەستان و بە دروشمی کەس ناتوانێت ڕۆژمان تاریک بکات بەشداری کاروانی نەمرانی ئازادیان کرد. هەر لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستی خۆمان بۆ بەڕێز ئۆجەلان و بەرخودان ڕەمێژویەکەی دەنێرین و پێی دەڵێن ئەو گەلەی لە پێناویدا شۆڕش و بەرخودانێکی مەزنت بەرپا کرد ئەمڕۆ لە هەموو کات زیاتر بۆ ئازادی جەستەیی ئێوە لە تێکۆشان و بەرخوداندایە و پابەندی فکر و تێکۆشانی ئێوەیە. بێگومان ئەم پیلانگیێڕیە نێودەوڵەتیە هەر تەنیا دژ بە بەڕێز ئۆجەلان و بزوتنەوەی ئازادی کورد نەبوو، بەڵکو دژ بە هەموو گەلی کوردستان و گەلانی خۆرهەڵاتی ناوین بوو. ئامانجی یەکەمی ئەم پیلانگیێڕیە لە ناوبردنی ئیرادەی ئازادی خوازانەی گەلی کورد و سەر لە نوێ سەپاندنەوەی سیاسەتی نکولی و قڕکردن و تواندنەوەی گەلی کورد بوو. بەڵام بەرخودانی مێژووی و پێکەوەی بەڕێز ئۆجەلان و گەلی کورد و بزوتنەوە ئازادی خوازەکەی ئەڵقەی یەکەمی ئەم پیلانگیێڕیەیان پوچەڵ کردەوە و لەم 24 ساڵەی ڕابردوودا پێداگیری خۆیان لەسەر بەرخودان و شۆڕشی ئازادی و گەیشتن بە ماف و ئازادیەکانیان کردووە. پێخستنە ناو 25 ساڵەی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد لەسەر ڕێبەری مرۆڤایەتی ئاشتیخواز ڕێبەر ئۆجەلان شەرمەزار و ڕسواکەین و لێرەوە جارێکی تر خاوەنداری لە ڕێبەرایەتیمان دەکەین. هەمووتان دەزانن کە 100 ساڵە لە ئەنجامی ڕێکەوتنامەیەکی نێونەتەوەیی بە ناوی لۆزان گەلەکەمان لەسەر بنەمای پارچەکردن، قڕکردن، کۆچبەرکردن، برسیکردن بەڕێوە دەبرێت. بەڵام گەلی کورد تا ئەمڕۆ ئەم پیلانگیێڕیە ئەم ڕێکەوتنامە نێونەتەوەیەی قبوڵ نەکردووە و بە شێوەیەکی بەردەوام تێکۆشانی لە بەرامبەر کردووە. نیو سەدەیە 50 ساڵی تەواوە ڕێبەر ئۆجەلان وەکو مرۆڤێکی ئازادی خواز ڕێبەرێکی شۆڕژگێر هاتۆتە مەیدان و ڕوبەڕووی ئەو پەیماننامە نێودەوڵەتیە نەگریس و چارە نووسازانەی کە بۆ گەلی ئێمەیان دیاری کردووە تێکۆشان دەکات و وە قبوڵی نەکردووە. و دەبینین چارەکە سەدەیە کە ڕێبەر ئۆجەلان لە زیندانی نێونەتەوەیی بە پیلان گێڕی نێودەوڵەتی گۆشەگیر کراوە. هەڵبەتە ئەوەی کە ڕێبەر ئۆجەلانی گۆشەگیر کردووە و زیندانی کردووە تەنها دەوڵەتی تورکیا نییە و ئەوەشی بەرپرسیارە بەرامبەر بە ئازادی ئەم ڕێبەرە تەنها دەوڵەتی تورکیا نییە، بەڵکو لەسەر و هەمویانەوە یەکێتی ئەوروپا، ئەمریکا، تەواوی ئەو دەوڵەتانەی کە بەشدار بوون لەو پیلانگیێڕیەدا و بیرمان نەچێ بەشێکیش لەوە کە هێڵی خیانەت بوو بەشدار بوو لەوەی کە پیلانگیێڕی نێودەوڵەتی لەسەر ڕێبەری گەلی کورد بەڕێوە بچێت و بەداخەوە هەتا ئەمڕۆ شان بەشانی هێڵی تێکۆشانی ئازادی ئەم هێڵی خیانەتە بەردەوامە. ئەو دەوڵەت ئەو پیلانە نێودەوڵەتەی کە لەسەر گەلی کورد کراو لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە خۆی بینیەوە. ئەو دەوڵەتانە ئەو پیلانگیێڕیان کرد و بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیان ڕادەسی دەوڵەتی تورکیا کرد بە هیوایەوە بوون کە شۆڕشی پارتیکرێکارانی کوردستان شکست بێنێ. بەڵام خۆشبەختانە خۆڕاگری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و خۆنەدان بەدەست و خۆنەکوشتن پیلانی نێودەوڵەتی هەڵوەشاندەوە و شۆڕشەکەش پەرەیسەند و بە هەموو جیهانە بڵاو بوویەوە. ئەوانەی کە ئەو پیلانگیێڕیان کرد خەیاڵیان خاوە چونکە شۆڕشی پارتیکرێکارانی کوردستان لەسەر فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دروست بووە. هەت ڕێکخراوێ، هەت
حزبك كلا سر فكرة وفلسفة دانا مزرية أبينين شكسته هينن أبينين شكسته هينن ولما أكي كما أجبطاريان تياكريا بويا بارتي كريا كاراني كردستان أمرو دشمني زورا أمرو قالي كرد شانازي بري قالي كرد برس عبد الله أوزلانكا كأمرو قالي كرد بوا بخاوني فلسفة سربو هز دولة يقدانا نوينير بويا لم روزانا جاية ما كبانزي شوبات روزكي شوما بو قالي كرد بلام خالكي رشبني وتواني أو دولتاني كدستيان هبو لفلان جيريا وكو رخراوي جناني آزادي كردستان إما أو روز الرشا شرمزار ومحكومة كي ولا همان كاتشتا إما دواي آزادي بور